بەڕێزان بۆ گفتوگۆی زیاتر لەسەر بارودۆخی بە ساڵاچووان لە هەرێمی کوردستان و زیادبوونی ژمارەیان لە خانەکانی بە ساڵاچووان لە شاری سلێمانیەوە میوانداری بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەکەین. مامۆستا عومەر سڵاوتان لەبێت و سپاس بۆ دەرفەتی بەڕێزتان. ئەم هۆکارانە چین کەوان کردووە بە ساڵاچووان ڕوو لە خانەکانی بە ساڵاچووان بکەن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. سڵای خۆلەوەی بەڕێز کاک کارزان، سپاس بۆ بینەرانی بەڕێز و ئێوە بۆ ئەم دەرفەتە. سەبارەت بە ساڵاچووان و زۆربوونی ژمارەی ئەو بە ساڵاچوانی کە پێویستیان بە ماڵەکانی بە ساڵاچوانە زیاتر لە هۆکارێک هەیە. طبعاً لە بنەمایە هەر ڕێژەی بە ساڵاچوو ساڵ بە ساڵ زیاد دەبێت لە هەموو دنیا. ئەگەرجی کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی گەنجە، بەڵام ئەو ئامارانەی کە لە هەموو دنیا هەن پێمان ئەڵێن ئەو بە ساڵاچوانی کە ئێستا ژمارەیان 600 ملیۆنە تا 2050 ژمارەیان ئەگاتە 2 ملیار کە ڕێژەیەکی زۆرە. بێگومان ئەو بەرزبوونەوەی ڕێژە کوردستانی شەگرێتەوە. ئێمە زانین کە ئێستا بەهۆی گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان و شێوازی ژیان خێزانەکان ژمارەی ئەندامانی خێزانەکان بچووک بۆتەوە. ئەو شێوازەی جاران خەڵک لەسەری ئەژیا کە خێزان قەبارەی گەورە بوو، دایک و باوک و مناڵ و نەوەکان بەیەکەوە ژیان، ئێستا ئەو شێوازە ژیانە گۆڕانکاری بەسەرا هاتووە بە هۆکاری جیاجای گۆڕانکاری کۆمەڵایەتی و شێوازی ژیان کە ئەمە هەر سروشتی ژیان خۆیەتی. ئەمە بۆتە هۆی ئەوەی ژمارەی بە ساڵاچوان زیاد بێ. لەگەڵەوەشدا ژمارەیەک هۆکارە بنە هۆی ئەوەی کە ژمارە ئەو هاوڵاتیە بە ساڵاچوانی کە پێویستیان بە ماڵەکانی بە ساڵاچوان هەیە زیاتر بێت. لە ئێستا بۆ نمونە لە سنووری هەموو هەرێمی کوردستانان نزیکەی 150 بە ساڵاچوو لە ماڵەکانی بە ساڵاچوانن. من چاوەڕێیەکەم لە ساڵانی داهات. مامۆستا عومەر، ئەم ڕێژەیە بۆ هەرێمی کوردستان زۆرە یاخود کەمە؟ دوو بۆچوون هەیە سەبارەت بەم ڕێژەیە. بۆچوونی یەکەمەوەیە کە ئێمە زۆر خۆشحاڵین کە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیە کە تا ئێستا پابەندی ئادابە جوان و بەرزەکانە، بەها بەرزەکانە و خێزانەکان دایک و باوکوونەوەکان بەوەفان بەرامبەر بە باو باپیرانیان، بەرامبەر بە بەساڵاچوەکانیان و ڕێزیان لێگرن، ئامێزیان بۆکەنەوە لە خۆیان نەگرن و خزمەتیانەکەن، چاودێریانەکان، ئاسانکاری بۆ ژیانیان پێشکەشەکەن. ئەمە خاڵێکی زۆر ئیجابیە کە هەم بەرهەمی کللتورە هەم بەرهەمی ئاینی پیرۆزی ئیسلامی شەکە ڕێزی بە ساڵاچوو زۆر جەختەکاتەوە لە چەندین دەقات بۆ ئینسانی مسڵمان. بەڵام زانیارێکی کەش هەیە کە لە پاڵ ئەمە ئەبێ بیزانینش، ئەویشەوەیە کە ئایا ئەو بە ساڵاچوانە چەندن کە ژیانیان زۆر خراپە، چاودێری ناکرێن، فەرامۆشەکرێن، تەنانەت من جارجار زانیاریم پێگا کە توندوتیژیشیان بەرامبەرەکرێ لە ماڵەکانە، فەرامۆشەکرێن، خزمەتگوزاری پێویستیان پێشکەش ناکرێت، مەسەن لایەنی تەندروستیان وەکو پێویست بە دوواداچوون بۆ ناکرێت. ژمارە ئەوانە چەندن کە بەهۆی عیبەوە، بەهۆی وشەی عیبەوە ناهێنرێنە ماڵەکانی بە ساڵاچوان. بێگومان ژمارەکە کەم نییە بە پێی زانیاری من. بۆیە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەم وشەی عیبەیە کە خەڵکێک تەنانە دەگەر بە ساڵاچوەکەی ژیانەکەی کولەمەرگیش بێ پێی باشترە، بەڵام نەیهێنێتە ماڵی بە ساڵاچوان. هۆکارەکەی هەڵەتێگەیشتنێکە لە ماڵی بە ساڵاچوان ئەویشەوەیە کە خەڵکێک پێی وایە هەموو ئەوانەی کە لە ماڵی بە ساڵاچوانن کە بەداخەوە لە ناو دوو کەوانە من ئەم وشەیە بەکارێنم و پێم خۆش نە بەکاری بێنم، ئەویشەوەیە کە ئەو خەڵکانە فرێدراون لەلایەن کەسوکاریانەوە. لە ڕاستیە وانە ئەو کەسانی چۆنە مامۆستا عومەر ئەو خزمەتگوزاری ئەم شتانە چین کە لەو خانانەدا پێشکەش بە ئەم بە ساڵاچوانە دەکرێن؟ ئەوەت عەرزەکەم، بەڵام سەرەتامەوە وەڵامی یەکەمم تەواوکەمەویشەوەی ئەو بە ساڵاچوانە بە هۆکاری جیاجایەن. بەڵێ هێندێک لەوانە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی، بەهۆی کێشەی خێزانەکان، بەهۆی بێوەفایی نەوەکان و کوڕەکان و کچەکان و نەوەکانەوە، بەڵام ژمارەیەکی تر لەوانە بەهۆی ئەوەی کە هیچ کەسی نییە، بۆ نمونە کوڕێکی نییە، کچێکی نییە، برایەکی نییە، خاڵێکی خوشکێکی نییە کە بتوانێت لە ئامێزی بکرێت. هێندێکی تر لەوانە بەهۆی هەژاریەوە، مەسەلەن تۆ خێزانێکی بچووک یەک ژووری هەبێ، 5 سەر خێزان بن، ژن و پیاوێک و 5 منداڵ، لەکوێ ئەتوانن بە ساڵاچوویەکیش مەسەلەن بە ئاسانی لەگەڵ خۆیانە بەخێوکەن. و هێندێک هۆکاری کەش هەیە، مەسەلەن نەوەکان هەن بەڵام لە دەرەوەی وڵاتن، بەردەست نین، نزیک نین، بتوان خزمەتی بە ساڵاچوەکەیان بکەن. بۆیە زیاتر لە هۆکارێک هەیە کە بەهۆیەوە بە ساڵاچوو پێویستی بە ماڵی بە ساڵاچوان بێ. ئەڵبەت ئێمە خۆشحاڵە بین کە ژمارەی بە ساڵاچوان لە ماڵەکانی بە ساڵاچوان کەم بێ، بەڵام
ئەبێ ئەمە واز لەوە بێنین کە ماڵەکانی بە ساڵاچوان بە عیبە بزانین و تەنها ئەو کاتە بە عیبە بزانین کە نەوەکان خێزانەکان کوڕکچەکان خوشکوبراکان بەیەکەوە وەفایان نەبێ و وەک گوتم زۆرێک لەو بە ساڵاچوانە بابەتی هاتنیان بۆ ماڵی بە ساڵاچوان پەیوەندی بە وەفاوە نیە لە ماڵەکانی بە ساڵاچوان لە کوردستانە تەبەن خزمەتگوزاریەکی زۆر باش پێشکەشەکە حکوومەت هێرێم لە ڕێگەی وەزارەتی کار و بەڕێوەبەراتی گەشتەکانی کۆمەڵایەتیەوە لە شارەکان لە هەولێر و سلێمانی و دهۆک سێ ماڵی بە ساڵاچوانی حکومیمان هەیە لە شاری گەرمیان لە کەلار ماڵێکی بە ساڵاچوانی خێرخوازی هەیە لەوێ هەموو جۆرەکانی خزمەتگوزاری وەک چاودێری وەک ئەوەی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەیە لە خواردن وەک بە دوواداچوونی تەندروستی وەک ڕێخستنی پەیوەندی کۆمەڵاتی نێوان بە ساڵاچوو خزمەکانی هەموو ئەوانە پێشکەشەکرێ لە ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشە تەبەن هاوشانی خزمەتگوزاریەکەی حکوومەت و کارەکەی حکوومەت خێرخوازانیش ڕۆڵیان هەیە لە بوارەدا باش وەک دەزانین لە زۆربەی وڵاتاندا بڕێک موچە بۆ بە ساڵاچوان دابین دەکرێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەموچەیەک بەسەر بە ساڵاچوان لە خانەکاندا دابەش دەکات بەوەی کە خارجی ئەو خزمەتگوزارانی کە بۆیان دابین دەکرێت ئەوانەی کە پێویستیانە پێی جێبەجێ بکەن کارزانان پرسیارە زۆر گرنگە چونکە وەڵامەکەی ڕامانە کێشێ بۆ حقیقەتێکی تاڵ کە سەرجەم بە ساڵاچوان بە شێوەیەکی گشتی و بە ساڵاچوان لە هەرێمی کوردستان بەدەستیەوە ئەیناڵێنن ئەویش ئەمەیە یەکام زۆرێک لە بە ساڵاچوان ئەوانەی کارمەندن لە فەرمانگەکانی حکوومەت بە موچەیەکی زۆر کەم خانشینە بن کە بەشی بژێوی ژیانیان ناکە ئەمە کێشەی یەکەمە کێشەی دووەمەوەیە ئەو بە ساڵاچوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە و لە خوار هێڵی هەژاریەوەن بەڕاستی ئەوانە لە ژیانێکی زۆر خراپان خاڵی سێەمەوەیە کە بە ساڵاچوان بە شێوەیەکی گشتی لەلایەن زۆرێک لە خێزانەکانەوە فەرامۆشەکرێن ئەمە بێجگەلەوەی دامەزراوەی تایبەتی حکومی و ناحکومیش نییە کە گرنگی بدا بە ژیانی بە ساڵاچوان لە کۆمەڵگەی ئێمە بە سروشتی خۆمان ئەوەی کە هەیە بۆ نمونە لە چایەخانەکانە کە جاران تۆزە باشتر بوو لەوەی ئێستا بە ساڵاچوان بەیەکەوە کۆبوونەوە بۆ کات بەسەربردن بەداخەوە ئێستا بۆی گۆڕینی شێوازی ژیان و بازاڕکردنەوە خەریکە ئەو شوێنەش ئەو ڕۆڵەی نامێنێ و چایەخانە وەک چۆن بۆ شوێنی بە ساڵاچیەکە بۆ گەنجێکیشە بۆیە ئەوە یەکێکتر لە کێشەکانە کە گروپ و ڕێکخراوی تایبەت سنتەری تایبەت دامەزراوەی تایبەتی حکومی و ناحکومی نییەکە کە بە ساڵاچوان لە دەوری کۆ ببنەوە کاتی لەگەڵ بەسەربەرن ممارەسەی خولیاکانیان بکەن بەیەکەوە با بڵێن بە هیواوە لە ژیان بڕوانن بێجگەلەوەی کە بابەتی تەندروستی یەکێکتر لە کێشەکانی بە ساڵاچوانە ئێمە ئەزانین کاتە ئینسانەگاتە تەمەنی بە ساڵاچوون هەموو توانە جەستەی و دەرونی و عەقڵی و دەماریەکانی بەرەو لاوازیە چن و پێویستی بە چارەسەری بەردەوامی و بە دوواداچوونی بەردەوامی تەندروستی هەیە لەمڕۆ بەڕاستی زۆرێک لە چارەسەرەکان قورسن پارەی زۆریان تێچێت ئەو بە ساڵاچوانە مەسەن ژمارەیەکی زۆر لە بە ساڵاچوان ناتوانن ئەم چارەسەرانیان بە ئاسانی دەستکەوێت یاخود لە تەنانەت دامەزراوی تایبەت سنتەری تایبەت نەخۆشخانەی تایبەت نییە کە بە بایەخەوە بە دوواداچوون بکە پسپۆڕیان و شارەزاییانە بە دوواداچوون کە یاخود پرۆسەی چارەسەری بۆ نەخۆشیەکانی بە ساڵاچوان کە نەخۆشیەکانی تەمەنن زۆر باشە بەنسبەت لایەنی تەندروستیانەوە ئەی لە ناحی دەرونی بە ساڵاچوان لە خانەکاندا چۆنن دیدی ئەوان بۆ ژیان بۆ جیهان بینیان وەکو دیارە ئیتر مەرحەلەکانی کۆتایی ژیانیانە ئەوان چۆن لە ژیان دەڕوان لە ناحی دەرونیەوە ئەوان چۆنن هیچ هاوکاریەک دەکرێن لەو خانانەدا تەبەنە بێ خێزانەکان کۆمەڵگە ڕێکخراوەکان موەسسات هەمووی و حکومیش لە ناویانە ماڵی بە ساڵاچوان هەموو کارکا بۆ ئەوەی کە ئینسان تاو ڕۆژەی لە ژیانایە بە هیواوە بژی یعنی هەر کاتە ئینسان گەشتە ئەو خاڵەی کە ئاوا دانیشێ دۆش دامێنێت چاوەڕێی مردن کا بەڕاستیەوە خراپترین دۆخی ژیانە چەندین دەقی ئاینیش هەیە کە ئینسان هانەدا بۆی بە هیواوە بژی هەرگیز نەگاتەوە قۆناغی کە چاوەڕێی مردن کە بۆیە لە ماڵەکانی بە ساڵاچوانیشا کارمەندانی بەتوانا هەن شارەزا هەن لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە کارەکەن بۆ ئەوەی هیوا بە ساڵاچوان بەخشنەوە و سەرقاڵیان کەن بەشتی باشەوە و ئومێدیان پێ بەخشن و وا بکەن کە ئەو کێشە و گرفتە دەرونیانەی کە ڕوبەڕووی بە ساڵاچووە بێتەوە کە بەشێکی زۆریان لە دەرەنجامی تەنهایی و لە دەرەنجامی فەرامۆشکردن و لە دەرەنجامی بێبەشکردن لە هەندێک لە بوارەکانی ژیانەوە سەرچاوەگرێ بۆی ئەو کێشانیان بۆ چارەسەرکەن یاخود تا ڕادەیەک بڕەوێنەوە
بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. سواس بۆ تۆی بەڕێز.